يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە دنیادا ئەبینین لە دادگاکاندا تەرازوویەک دانراوە، پێمان دەڵێ ئەو کەسانەی کە ڕوویان کردە ئەو دادگایە پێویستە وەکو ئەو تەرازووە بە یەکسانی مامەڵەیان لەگەڵا بکرێ و ستەم لە کەس نەکرێ. بەڵام لە هیچ شوێنێکی ئەم دنیاەدا هەرگیز مرۆڤایەتی و مرۆڤ ناتوانێت تەرازووەکەی حەقیقەتی داد و عەدالەت بخاتە شوێنی خۆی. زانستی دادوەری بەڕێز دادوەر ظاهری شتەکان دەبینێ، بە سەدان و هەزاران جار بێتاوانێک بە تاوانبار دەناسرێت لە ڕووکەشە، بەڵام لە ناخەوە خۆی خوا دەزانێت کە پاک بۆ وانە. بەڵام لە قیامەتە حەقیقەتی ڕاستەقینەی دادگاکان دەردەکەوێت. ئەم وتارە بەویستی خوای پەروەردگار لەگەڵ جەنابتاندا دەچینە خزمەت قورئانی پیرۆز، ئەچینە خزمەت سوورەتی پێغەمبەران. یەکێک لە سوورەتەکانی قورئان ناوی سوورەتی ئەلئەنبیاءە. لە سوورەتی ئەلئەنبیا ئایەتی 47دا ئەم ئایەتە هاتووە، وەکو ئەوەی پێمان بڵێ پەیامی هەموو پێغەمبەران ئەمە بوو بەڕێزان. خوای پەروەردگار دەفەرمێ: ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين. لروجي قيامتا خواهي پروردگار دفرمي ايمة ترازوي دادنين، ترازو كان دادنين بالقسط. ونضع الموازين القسط، تەرازوەکە ڕێگ ناوی عەدلە، واتە نەک عادل، چونکە هەر کاتێ عادل هەبوو احتیمالی هەیە ڕۆژێ بترازێ، ڕۆژێ یەک زەڕەستەمی لێ بوەشێتەوە، بەس عەدل وانییە. عەدل مەصدەرە، صیفەت نییە. یعنی هەرگیز لە تەرازووی خوادا ستەم ناکرێ. عەدلی ڕوت، عەدلی مطلق لیەومی القیامە. بەڕێزان دڵنیابن بەس لە قیامەتە هەیە. ئەو تەرازوی قیامەت کە بۆ کردەوەکانی مرۆڤایەتی دادەندرێ بەس بۆ چەسپاندنی دادی مطلقە، مەصدەرەکەیە، چاوگە نەک سیفەت. لەوێدا فەلا تظلم نەفس شەیئا، دڵنیابن هیچ نەفسێک، کافر بێ، موسڵمان بێ، منافق بێ، ستەمی لێ ناکرێ. خوا دەفەرمێ: وئین کان مثقال حەبەة من خەردەل ئەتەینا بها. دڵنیابن بە ئەندازەی قورسی تۆوی خەرتەلە. خەرتەلە کە جیایەکە لە ڕێگاوبانەکاندا لە قەراغی جادەکاندا شین دەبێ و لە ناو کێڵگەکاندا دەڕوێت، تۆوەکەی زۆر زۆر وردە. خوا باسی ئەوەی کردووە بە ئەندازەی قورسایی ئەو تۆزە تۆ و خەرتەلەیە ستەم لە هیچ بە شەرێک ناکرێ. ئەتەینا بها، چاکت کرد بێ و خراپەت کرد بێ، ئەو تەرازۆ دەیخوێنێتەوە. وەکەفا بینا حاسیبین، بەسە خوا دەفەرمێ ئێمە حیساب و کتابی خەڵک بکەین. جاسەی وردی قورئان کە نافەرمێ کەفانا حاسیبین، ئەو با لێرەدا بۆ زیاتر تەئکیدکردنەوەیە. بەڵێ ئەو تەرازۆی قیامەت خوای پەروەردگار بە مەوازین ناوی هێنا، بە جەمع. مەوازین جەمعی میزانە. بۆچی نەیفەرموو میزان، بە تاگ نەیهێنا؟ بۆ دەفەرمێ پێوەرەکان، تەرازوەکان لە قیامەتدا دادەندرێن بۆ کردەوەی مرۆڤەکان. لەبەر ئەوەی ئەو تەرازۆی دنیا ئەگەر یەک تەرازوش بێ، وەکو هێندە لە زۆربەی زانایان دەفەرمون، بەڵام کردەوەکان وا دەخوێنێتەوە کە هیچ تەرازویەکی دنیا ئەوانەی پێ نەخوێندراوەتەوە. یەکەمیان نێت دەخوێنێتەوە. بەڕێزان، تەرازووی قیامەت نێت دەخوێنێتەوە. تۆ کارێکت کردووە، بەڵام چەندی نێتەکەت بۆ خوا بووە، چەند دڵ بەو خێرە خۆش بووە، چەندی ئەو خێرە فەرەحی بە دڵت گەیاندوە زیاتر، ئەو تەرازۆ سبحان الله ئەو نێتە دەخوێنێتەوە. بەڵام تەرازوی دنیا هیچ کەسێ ناتوانێت نێتەکانی مرۆڤ بخوێنێتەوە. واگە بیخوێنێتەوە ستەمی کردو لە بەرامبەرەکەی، بڵێ من دەزانم نێتە دوایە. بەس تەرازوی قیامەت نێتەکانی ناودڵیش دەخوێنێتەوە، کردەوەکانت دەخوێنێتەوە بە چاکە و خراپە.
زەردەخەنەیەکت کردووە لە شوێنێکە، ئەو زەردەخەنەیە هیچ پێوەرێکی دنیایی ناتوانێت هەڵی سەنگێنێ، بەڵام تەرازووی قیامەت کە لە بەردەم تا دانراوە ئەو زەردەخەنەیە دەخوێنێتەوە بۆ دڵخۆشکردنی کەسێکت بووە فەرەحی بە دڵیابێ یان پێکەنینی گاڵتە جاڕی بووە ویستوتە ئیستیهزا و سوکایەتی پێ بکەی زەردەخەنەیەکت بۆ کردووە سوبحان الله ئەوەش دەخوێنێتەوە. کەی کردوتە لە ژمارەی دنیاییدا ملیۆنە دینار لە هەموو بانقێک و ڕەسیدەکە هەر ملیۆنێکە، ئەو تەرازۆی خواوانیە. کەسێک گەنجە ئەو پەڕی لەشی ساغا، دڵی زۆر بە دنیا خۆشە، تموحی زۆر زۆرە، جارێ بە تەمانیە هەر بمرێ دێنێ لە پارەکانی ملیۆنە دینار دەکا بەخێر. کەسێکی تریش لە هەمان سەعات و کات و شوێندا کەسێکی بەتەمەنە، کەسێکی پیرە، لە سەرەمەرگایە، نەخۆشی دای ڕزاندووە، دەستی لە دنیا بەرداوە ملیۆنێ دەکا بەخێر. بە پێوەری دنیای هەردووچیان ملیۆنێکن، بەڵام لای خوا ئەوەی ئەو گەنجە لەش ساغە دڵ بە دنیایە خۆشە کردوێتی زۆر ئەجرەکەی زیاتر دەخوێنێتەوە لەوەی کە پیرەکە و لە سەرەمەرگەکەیە کردوێتی بە گەنجی دەستی نەچۆتە ماڵەکەی. چاولی ئێمە بڵین هەردووکیان یەکن، بەس لای خوا تەرازۆکە وا نەیخوێنێتەوە. خراپەیەک دەکرێ، گوناهە و بێشەرعیە هەر وەکو یەک. زینای گەنجێک کە ژنی نییە، کە لەناو بیئەیەک و ژینگەیەکە چواردەوری ئامادەیە بۆ خراپەکاری، گوناهەکەی لەسەر نووسراوە، تۆمات کراوە. بەڵام زۆری فەرقە لەسەر تەرازووی کەسێکە کە گەنجە و ژنی هەیە و پارێزراوە بە حەڵاڵی خۆی کەچی دەچێت زینا دەکا. هی ئەو گەنجە ژندارە دیسان گوناهەکەی زۆر کەمترە لە گوناهی کەسێک کە بە تەمەن و پیرە شەیخ و نزان وەکو سەروەر فەرمووی صلی الله علیه وسلم بە پیری ژنیشی هەیە و دەچێت زیناش دەکا بە دوویدا دەگەڕێ، چاو باشقاڵی دەکا. ئەوە خۆ هەر یەک گوناهە، بەس ئەو تەرازۆی قیامەت بۆ هەر یەکەیان دەرەجەی خۆی دەداتێ. ئەوە لەوێدا جیا دەکرێتەوە. گوناهەکە جار هەبووە یەک جار کردوتە، قسەیە هەیە یەک قسەیەک یەک جار کردوتە لە ژیانتە، یەک کردەوەت کردووە، بەڵام بە چاقیان بە خراپ هەیە کاتیە و هەر ئەو جارە بووە، هەیە بەردەوامە، بەردەوام کردەوە کە دووبارە دەبێتەوە، لە دوای مردنت کۆتایی پێ نایە. خوای پەروەردگار لە سوورەتی یاسین ئاەتی 12 دەفەرمێ إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين. ئێمە هەموو مردوەکان زیندوو دەکەینەوە و پاشان ئەو نووسراوە دێنینە بەردەستیان کە کردەوەکانی ژیانی خۆیانی تێدایە. دەفتەرێک هەیە چیت کردووە لە ژیانی خۆتدا پێشت خستووە هەمووی تۆمار کراوە تێیدا نووسراوە، بەڵام دەفتەرێکی کەشت هەیە و ئاثارەهم ئەوەی شوێنەوارە و لە دوای خۆت بەجێت هێشتووە، واتە بە مردنی خۆت نە چاکەکە کۆتایی پێهاتووە نە خراپەکە کۆتایی پێهاتووە. ئەو شوێنەوارانش بەردەوام بە شوێن تا دێن، هەمووی لە ژیانە دە لاپەڕت پڕ کردوێتەوە، بەڵام هەزار لاپەڕەیە مەلەفەکەت، ئەوەی تری هەر هەمووی کردەوەکانی دوای مردنی خۆتە، لە چاکەیان لە خراپە بەردەوام بۆ هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد و مسلم بۆمان دەجێڕنەوە دەفەرمێ من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء. هەر کەسێک کار و کردەوەیەک داب و دەستورێک ڕەوشتێکی جوان لە ئیسلامدا دابێنێ، یەکەم جارە ئەو دەیکا، خوای پەروەردگار ئەجرەکەی بۆ دەنووسێ، ئەوە یەک جار کردی یەک ئەجر نووسرا، بەڵام دەفەرمێ ئەجری هەموو ئەوانەشی بۆ دەنووسێ بعدەه کە لە دوای خۆی، کە لە دوای ئەو هێشتا لە ژیانی و خەڵک چاوت لێ دەکا، مردووشی تا قیامەت ئەو کردەوەی تۆ خەڵک چاوی لێ دەکا و بە ڕێگاک چاکەکەدا دەڕوە، ئەجری هەموو ئەوانەشت بۆ دێ، بەبێ ئەوەی خوا لە پاداشتی چاکە کارەکان کەم کاتەوە بفەرمێت لە بەشی تۆ بەشیان دەدەم. هەر کەسە ئەجری خۆی بۆ نووسراوە، بەڵام بە ئەندازەی هەموو ئەوانەی تەقلید و چاولەکەریان بۆ کارە جوانی تۆ کردووە، خوا لە قیامەتە دەیهێنێتە سەر تەرازۆکەی تۆش، بەڵام بە پێچەوانەشەوە. ومن سن في الإسلام سنة سيئة كسي داب دستورك روشتێکی خراپ بێنێتە ناو ئیسلامەوە، پێشتر خەڵک ئەم خراپەیان نەدەزانی، ئەو یەکەم جار دایهێنا كان عليه وزرها، گوناهەکەی خۆی وەکو خۆی لەسەر نووسرا لە دنیادا، ووزر من عمل بها، بەڵام سەیریکەم من بعده لە دوای ئەو لە دنیادا چەند کەس ئەم کاریان کرد بێ،
بۆ خۆشی مرد چۆ قەبر و قیامەتی خۆی چەند کەس بەم ڕێبازە خراپەی ئەوە ڕۆیشت بن حتا کۆتایی مرۆڤایەتی خوا گوناهی هەر هەمویان دێنێ ئەم تێدا بەشدارە خۆی یەک گوناهی کردو یەک جاری کردووە بەڵام هەر کەسێک چاوی لەم خراپەی ئەو کردبێ و لاسای کردبێتەوە ئەم پێشڕەوی بۆ بێ هەموو گوناهەکانی بۆی دێن حتا دەچێتە قیامەت بەبێ ئەوەی لە گوناهی گوناهکارەکانی تر کەم بوو بێتەوە چاکە و خراپەی وا هەیە 100 کەس چاور لێ دەکا هیوا هەیە 1000 کەس هیوا هەیە بە ملیۆنەها خەڵک بە شوێنی ئەم کەسە خراپەدا دەڕوە خوای گەورە لە قیامەتا گوناهی هەموو گوناهکارەکانیش دێنێتە سەر تای تەرازۆکەی ئەو بەبێەوەی لە گوناهی خراپەکارەکانیش کەم بوو بێتەوە لە حەدیثێکە کە ئیمامی بوخاری و مسلم بۆمان دەژێڕنەوە لە صحیحیندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تقتل نفس ظلما إلا كان على ابن آدم الأول كفل من دمها لأنه أول من سن القتل هر کەسێک بەنا حەق بکوژرێ لەم سەر زەویەدا ئیلا بەشێک لە گوناهەکە بۆ کوڕەکەی ئادەمە بۆ قابیلە چونکە یەکەم کەس بوو لەسەر زەویدا تاوانی کوشتنی داهێنا کەسی نەکوشت بوو تا ئەو براکەی خۆی کوشت حتا قیامەت ئەو هەموو قەتڵە ناڕەوایی لەم سەر زەویەدا دەکرێ هەمووی قابیل تێیدا بەشدارە خۆ یەک جار یەک کەسی کوشتووە بەڵام بزانە بە ملیار خەڵک کوژراوە لەم سەر زەویەدا دەکوژرێ هەمووی دەچێتە سەر تای تەرازۆکەی قیامەتی قابیلی کە هابیلی برای بە ناڕەوا کوشت چونکە یەکەم کەس بوو خەڵکی فێری کوشتن کرد لەوەوە خەڵک فێری مرۆڤ کوشتن بوو جا خۆشەویستم هیوا هەیە تەعزیب دادێنێ ئێستا هیوایە جەلادی ناو سجنەکانە بیری کردوێتەوە چۆن ئازار و ئەشکەنجەی بەندکراوێک بدا چۆن تەعزیبی بدا بۆ هیچ لێ دەربێنێ کەس بیری بۆەوە نەچووە حتا ڕۆژی قیامەت چێ لاسای ئەم تەعزیبە بکاتەوە ئەو لە قەبرەکەشا گوناهەکەی بۆ دەسوونسێ خۆ یەک کەسی تەعزیب داوە بەڵام چێ لەم ڕووداوە فێر بوو کەسێک تەزویر و غەشێک دەکا لە میلەت یەکەم جارە ئەم بیرۆکە خراپەی بۆ بێ دواتر دوای مردنی ئەویش بە هەزارا و ملیۆنەها خەڵک ئەم تەزویرە دەکا و فێری دەبێ هەمووی گوناهەکەی بۆ ئەو دەڕاتەوە لە قیامەتە تەرازوی قیامەت هەمووی خوێندۆتەوە خۆ یەک جا کارەکەت کردووە بەڵام کۆتایی پێ نایە چونکە پێشڕەوێکی خراپ بووی ئەو کەسانەی فکرەی بێدینی دێنە ناو میلەتانەوە خەڵکی لە ڕێبازی تەوحید و یەکتاپەرستی خوا لا دەدەن ئەیکەن بە موشریک یان دەیکەن بە مولحید پەنا بەخوا حتا قیامەت چێ ئەو ڕێبازە بێدینیە بگرێ ئەو کەسەی کتێبەکەی یەکەمی نووسیوە ڕێبازەکەی داهێناوە لە گوناهی هەر هەمویان بەشدارە زۆر خەتەرە کەسێ ڤیدۆیەکی بڵاو کردوتەوە ڤیدۆیەک ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان یەک بە یەک بیسەران و بینەرانیش ئەوەی ڤیدۆیەکی بەدڕەوشتی و کاری نەشیاوی بڵاو کردوتەوە لە بینی کوڕکچێکە ژنومێردێکە بەڕووتی دەبیندرێن خۆی یەک جار سەیری کردووە لە دەفتەری ئەعمالی قیامەتە یەک جار تۆمار گوناهەکەی لەسەر کراوە بەڵام هات بڵاوی کردەوە ئەویش بۆ ئەوینار ئەویش بۆ ئەوینار حتا ئەو ڤیدۆیە سەیری بکرێ ئەو ئینسانە لە قیامەتە گوناهی هەر هەمویانی بۆ دێ لە گوناهی هەر هەمویان بەشدارە خۆی یەک جار چێژێکی حرامی وەرگرتووە هەموو ئەوانەی سەیری ئەو ڤیدۆ حرامەکەن ئەم لە گوناهەکەیدا بەشدارە و ئاثارەهم خوا فەرمووی گوناهی خۆت گوناهی ئەو شوێنەوارش کە لە دوای خۆت بە خراپە بەجێتێشت کەسێک کوڕێک یان کچێک بە زۆری لاڕێ دەکا لە دین و ئەخلاقی دەکا واللهی ئەگەر ئەو نەبوویایە کچێک دەبوو خانومان ئەبوو بە هاوسەرێکی صالحات قانتات حافظات للغیب مێردێک لە ئامێزیادە حەسایەوە ئەبوو بە دایکێکی میهرەبان بۆ ڕۆڵەکان ئەبوو بە نەنەی داهاتوو ئەبوو بە ئەیسانێکی صالحەی خواناسی سەربەرماڵ و تەسبیحاتکەر و قورئان خوێن بەڵام ئەم هات بە فیلمی دۆبلاژکراوی تورکی ژەهراوی خستیە ناو ماڵەکانمانەوە بەڕێزان ئەم میلەتی کوردە کوڕە گەلێک داماوە من نازانم ئەم سەرکردانەی ئێمە لە گوێی گادا خەوتون یان خۆیان جێل دەکەن لە وەزعەکە کوڕە ئێمە ئەم میلەتە بەس خوای ماوە بەس ناو خۆی ماوە ئەوە تا ئێرانە لەوێەوە بە ناوی جمهوری ئیسلامی یاخود چۆن موسڵمان دەبێ موسڵمان بترسێنێ لە سعات یەکی شەوا پایتەختی هەرێم بردومان دەکا بە هیچ پێوەرێکی ئیسلامی و ئینسانی ئەوە ڕەوا نییە تۆ کێشەل لەگەڵ لایەنێکی سیاسی هەیە لەگەڵ حکومەتێک هەیە لە بواری دیبلۆماسیدا تۆڵەی لێ دەکەیەوە چی لێ دەکەیەوە بەس خەڵکێکی بێتاوان لە نیوەی شەوە ماندوو بێ مەعاش بێ کارەبا بێ ئاو بێ غاز بێ نان تۆ دڵی ئەویش دادەچڵەکێنی چ تاوانێکی گەورەیە ئەوە ئەو پەڕی بێدینیە ئەو پەڕی نامرۆڤایەتیە
لە بەرامبەریشا کەسێکی تر لە ناو ماڵەکەی خۆتا بە دیاریەوە دانیشتووی فیلمێکی بە زمانی کوردی بۆ دۆبلاژ کردووی لە تورکیا قەدەغە و فڕێدراوە ئەو دەیهێنێ دەیخاتە ماڵەکەتەوە ئەو دوو تاوانە هەردووکیان وەکو یەکن ئەبێ هەردووکیان وەکو یەک سیر بکرێن ئەوەی ساڕوخمان پێوە دەنێ و دڵماندا دەچڵەکێنێ ناهێڵێ بە ئارامی بژین ئەوەش کە دەیەوێت کوڕکچەکانمان لەسەر تەلەڤیزۆن و شاشەکە باڵقەی هەزار ئەڵقەی وەکو خۆی کۆپی بکە و بیکا بە ئینسانێکی بێدین و بێژین هەردووکیان لای من وەکو یەک تاوانن ئەبێ ئیدانەی هەردووکیان بکرێ ئەبێ ڕێگەل لە هەردووکیان بژیرێ ئەبێ پەنا ببرێتە بەر خوا کە حەقی مەزلومان لەو زاڵمانە بستێنێ ئەو کچە سەیری ئەو فیلمە هەزار ئەڵقەیە کە قەت تەواو نابێ دەکا وای لێدێ لەم دنیا چۆ دەرەوە وازی لە عیبادەت و نوێشکردن و حیجاب و هەمووی هێنا ئەمجا بەیانی شووی پێ ناکرێ بەخوا کە شوشی کرد ئەو لە دنیایەکی خەیاڵا دەژی ژیانی هاوسەری بەس باوەش و ئامێز و ئەمڕۆ لەگەڵ ئەو سپێنێ لەگەڵ ئەو وازی لێ دێنێ و ئەو دنیای خەیاڵا ئەم کوڕکچانەی ئێمە بەڕێزان کە جیا دەبنەوە بەشێکی لەسەر نەبوونیە بەڵام بەشە هەرە زۆرەکەی ئەوەیە کاریگەری ئەو فلیمانەیە ئەوەی ئەو چاوەڕێی کردووە لە ژیانی واقعی هاوسەریدا بوونی نییە ئەم لە فیلمی تورکیەوە فێری ژیان بووە بەڵام ماڵوێران بوو جا بڕێزان ئەم کچە منداڵەکانی دواتر سەرگەردان دەبن ئەم کوڕەژنەکەی سەرگەردان دەبێت منداڵەکانی سەرگەردان دەبن منداڵی ئەوان ڕوو لە دین و خوا و ئەخلاق نابن ئەو کەسەی کە ئەم فلیمەی هێنایە کوردستانەوە ئەو کەسەی دۆبلاژی کرد ئەو تەلەڤیزۆنەی بڵاوی کردەوە ئەو مەسئولەی لە پشتی ئەو کارە ناڕەوایەوە بوو حتا قیامەت لە گوناهەکەیدا بەشدارە قەت کۆتایی پێ نایە ئەزانی چ تاوانێکە بۆیە دوو شت زۆر گرنگە ڕاگەیاندن ئیعلام خۆشەویستان ئەوانەی کە لە ڕاگەیاندن و تەلەڤیزۆنن تەلەڤیزۆن یان ماڵت وێران دەکا بۆ خاوەنەکەی یان دەدباتە بەهەشت ئەو تیڤە ئەو تەلەڤیزۆنە ئەو کەناڵە ئەو پەیجی ئەلکترۆنی و سایتە کۆمەڵایەتیانە ئەگەر شتی باشی تێدا بڵاو بکەیتەوە ئەخلاقی جوانی تێدا بڵاو بکەیتەوە چێت چاوی لێ بکە ئەجرەکەی بۆ خاوەنەکەیەتی بەخوا هەر بێدینیەک هەر بێڕەوشتیەک هەر خراپەکاریەکی تێدا بڵاو بکرێتەوە خاوەنی ئەو تەلەڤیزۆنە دوای مردنی خۆشی چەند کە سەیری کردبێ نەوەکانیشان هەمووی گوناهەکەی بۆ ئەو دێتەوە قیامەتی خۆتان لە پێناوی خەڵکە ئەی ڕاگەیاندکاران مەفەوتێنن دووەم مامۆستای قوتابخانە هەموو قوتابی بەردەستی ئێوە بووین مامۆستایانی بەڕێز بە تایبەت مامۆستایانی ئافرەت و مامۆستایان بەگشتی بە تایبەت لە قۆناغی بنەڕەتی لە یەک تانۆ منداڵ ئەوەندەی چاو لە مامۆستا دەکا بەخوا چاو لە دایک و باوکی ناکە بە تایبەت کچ ئەگە سەیری مامۆستاکەی دەکات تەنورەکەی لە پشتی ئەژنۆیەتی و بستێشکە زیاتر کورتی یەکاتەوە لە مناڵی و حەزی بەوەیە چەندی دایک و باوک مەحاولە بکە ئەڵێم مس فڵان کەس و مامۆستا فڵان کەس لە مەکتەبە ئاوا بووە سوراوەکەی وا بوو بۆی نینۆکەکەی وا بوو مناڵ کچ بە تایبەت تەقلیدی زۆرە گوێ لە تۆ ڕادەگرێ بەخوا مامۆستا لە مەکتەبە دەتوانێت هەموو منداڵەکان فێری نوێشکردن و دەستنوێژ و ئەخلاقی جوانکە ئەزانی تۆ مردووشی نەوەی ئەو منداڵش پێدەگا هەمووی ئەجرەکەی بۆ تۆ دێ مامۆستای بەڕێز ئەگە خوا نەخواستە لە تۆ فێری وشەی ناشرین بوو فێری ڕوتوقوتی و سەرڕووتی بوو فێری خۆعارزکردنی ناڕەوا بوو ئەو مناڵە نەوەکانیشی لەسەر ئەوە پەروەردەکردن مامۆستا تۆ لە قەبرەکەشا گوناهت بۆ دێ جا بزانە ئەمانەوە ئاثارەهم کۆتاییان پێ نایە بە مردنی خۆت یەک جار تۆ کارەکەت کردووە یەک ژیانت هەبووە بەس بە ملیۆنەها لە دوای قەبرەکەتەوە هات کەسێک ژن و مێردێک لە یەک دەکا ژن و مێردێک بۆ خۆیان دانیشتون بە یەک شاد و شکرن ئەم لە میوانداریەکە لە شوێنێکا دەچێ و قسەیەک فڕێدا ژنی وهەیە بەسە زمانە ڕۆشنبیر نییە خوێندەوار نییە لە دنیا بێ ئاگایە هەموو قسەیەک بە دڵسۆزانە وەردەگرێ بابە ژنەکە خۆی ڕازی ئەم دەڵێ قەنەفەکانتان هەر کۆنەکانی جارانن کورە خۆ خەڵک سێچووە خانی گۆڕی لە دوایەوە کەی مۆدی لێەوە ماوە ئەم ژنە دەبێتە ئاگر لە مێردەکەی یان پێڵە ئاگال لێبێ کوڕە وریاب بە مێردەکەت بەخوا پارەی هەبوو ژنێکی تر دێنێ ئەم ژنە هیچ دڵی لە مێردەکەی پیس نییە ئەوە دەبێتە کرمێک و دێت خۆرکەیەک لە دڵیا ئەم ژنی مێردە وردە وردە لە یەک دوور دەکەونەوە تا تەلاق دەکەوێتە بەینیان دواتر منداڵەکان سەرگەردان دەبن ئەم مناڵە جوانە بێت تاوانانە ئەگەر لە ئامێزی گەرمی دایک و باوکیاندا بوونایە قەت پیا و کوش دەرنەدەچوون دەست دەرنەدەچوون خراپەکار و تریاکچێش دەرنەدەچوون بەڵام کە خێزان هەڵۆشا مناڵیش سەرگەردان بوو ئەم مناڵانە دایک نەماوە ئامێزیان بۆ بکاتەوە باوکیش لە باوەشی ئافرەتێکی ترا خەریکە ئەمانە خەڵکانێکی خوانە ناس و بەدڕەوشدایان قۆزنەوە هەموو ئەم گوناهانە بەڕێزان یەک بەیەک کە ئەم منداڵە کردوێتی کە ئەم ئافرەتە کردوێتی کە ئەو پیاوە سەرگەردان بۆ خەفەتی خواردووە لە ڕۆژی قیامەتە لە تای تەرازووی ئەو کەسەدا کە بە بوختان و بە فڕێدانی قسەیەک ئەم خێزانەی هەڵتەکان هەمووی بەشدارە تێیدا
جابزاني الحديث كيف يا صلى الله عليه وسلم شو ما أبو بازدكا إن العبد اللي يتكلم بالكلمة من سخط الله إنساني وهي قصيك دكا يقصى يك كلمة يك بوشيك يك بختانك يك جاكر دويتي بلام خوا زوري بينا خوش أو قصية لا يلقي لها بالا شيخ ابن حجر لفتح الباري لمجلد ينزل بريد صوحفته وحوت هذا فرمي لا يظن أنها تؤثر شيئا بخوا وقماني نيه يستأثير شوي دانابه هل بو خوشي كردويتي هل بو أو روجي ياريك بنيته وبمجنو مرده بيبكني وبيان رابيريا وانا زاني كارساتي قوري لي دكويتوا هل جوي بينادا وقصك دكا بلام أم قصية يهوي بها في جهنم سرنجام ديبات جهنم والله أو قصي نبوي أنا دجوا جهنم باي أو عندن يجور رجوي هبو رزقار بي أم قصي بودي بعد جهنم عرزم كردن كأو من دعوانه بداي كوبا أو أم خزانة هالوشا هر شيء جناه يقل دواي أو بكرة أو كسي قصكي كردو جنو مردكي ليه كردو لا جناهي هر هم يندا بجدارة بهوي أو كلمة وده شد جهنم أقل لخود به إمام الشعراوي رحمة الله عليه بالتفسير كده لمجلد حفظ لا بريس وهشتاو بينجا ده فرمه هواها بس شيء ده شد جهنم وصلنا مايك نسيوا لا آخر السنة مرجع بيقدر أمدو كانوا بازار وخانوب وفلان كرم والله فلان كسي كرم هيك شيء وين آدمه كشكم نايدمه أم بخوي مرت يقدر يكلمة نوسي بلان فرقي كردن لدا باش كردني ميراته أزاني شرقوقين يقدر كويت بيني أمبرانا رقيان ليكتر بس زمانه بس تسميراتي باوشان من دعوة كان يشان رق ليك يا بيتوا خوش كان رقيان لو برادايكو باوشان دي بيتوا لسميرات أم رقوقينها شند جناهي هي بخويان باوكە لە قەبرەکەیات یا بەشدارە حتا قیامەتنەوەکانیشیان شعراوی دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر ئەم میراتە بەرماڵی فڵان کوڕە و کچەی کەوتایە منداڵەکانی کەسابەتێکیان پێ دەکرد دوکانێکیان پێدادەنا کاسپی حەڵاڵیان دەکرد بەڵام ئەم نەیهێشت تووشی حرام خۆری تووشی معاشی حرام تووشی دزیکردن بوون هەموو ئەو گوناهی ئەوانە بیکەن ئەو کەسەی وەسیەتەکەی بەناڕەوا کردووە لە قەبرەکەی هەموو گوناهەکانی بۆ دەچێت بۆیە کە قیامەت دەفتەرەکە و تەرازوەکە دانرا خوایە من بە چی چوومە جەهەنەم خوا دەفەرمێ بۆی ئەو کەلیمەیەوە ئەوەندە وتا دەچوویتە بەهەشت و ئاثارەهم شوێنەواری ئەم وەسیەتە خراپە نەبڕایەوە لە نێوانەوەکانداندا ئەهلی ئیمان ئەهلی مزگەوت نوێژ خوێنانی بەڕێز ئاگامان لە خۆمان بێ بە مردنت وشەی وایە کۆتایی پێ نایە چاکەی واشە کۆتایی پێ نایە چاکەی هەیە زۆر درێژە دەکێشێ خەڵکێکت فێری خواناسی کرد خەڵکێک فێری تەبایی ژنومێر بوو لە جامە مامۆستای ئاینی بێڵێ توێژەرێکی کۆمەڵایەتی بیرێت دەروونناسێک بێڵێ مامۆستایەکی زانکۆ لەسەر تەلەڤیزیۆنێکەوە باسی بکە کەسەکە لە ماڵەوە دانیشتۆ لەگەڵ ژنەکەی خراپە وەڵڵا بەو چوار قسەیە دەبێتە ئینسانی بەڕێز و بە ئاگادێتەوە ژنێک لەگەڵ مێردەکەی خراپە ئەم بەرنامەیە کاری لێ دەکا و بەخۆی دادەچێتەوە و بە ئیزنی خوای گەورە واز لەو گوناهە دێنێ کەسێکی تر خەریک بۆ خۆی بکوژێ گوێی لە یەک وتار بووە لە یەک پارچە وتارێک جای مامۆستای ئاینی بیان مامۆستایەکی بەڕێزی تر بێ ئەلحەمدوللا شیفا بۆ دڵ و دەروونی هاتۆ پەتوەڵڵاه بۆ پەتەکەی لێ کردوێتەوە خۆی نەکوشتووە دواتر بۆتە ئینسانێکی ساڵح حتا قیامەت چ عیبادەت بکات دەچێتە سەر تای تەرازوی ئەو کەسەی کە بوو بەهۆی ئەوەی خۆی نەکوژێ نەوەکانی داهاتووشی تو ئاگاش لە هیچ نییە هە لە ماڵی خۆتەوە ئاگاش لێ نییە چی ڕووی داوە حرامەکەی نەخوات بەهۆی تۆ وازی لە حرامەکە هێنا چوو خێرەکەی کرد بەخوا ئینسان خێرەومەندە بەڵام هەمیشە دڵ بە ئاگانیە هەمیشە تموحی قیامەت تەماحەکە دەجوڵێ ئەها جاری وای ئینسانێک ئارەزوویەکی ئەو تۆی نییە کاتێک کە دیمەرێنێکی وروژێنەر دەبینی ئارەزوەکانی پاڵی پێوەدرێن کارەکە بکە خێری ژوایە بەڕێزان بابەتێک بۆ جەنابتان باز دەکەم ئەوە واقعە بۆیە ناوی کەسەکەش دێنم کە خۆی لە ژیاندا ئێستا جارێکیان مامۆستا عوسمان سنگاوی هات بۆ لام لە سلێمانی وتی مامۆستا لەگەڵ ستافی بەرنامەی خەندەی نازداراندان خەندەی نازداران بەرنامەیە کە هاوکاری ئەو منداڵانە دەکا کە بێ باوکن منداڵانی نازدار کە باوکیان وفاتیان کردویان شەهید بوون منداڵانی نازدار خوای گەورە بەتایبەت لە قورئانە باسییان دەکا واجبە کۆمەڵگە ئاگای لێیان بێ ئێمە ئێواران دەڕۆینەوە ماڵی خۆمان و دەرگاکە کە دەکەیتەوە مناڵە بچووکەکەت یەکسەر ئامێزت بۆ دەکاتەوە ئەوان کە ئێوارە دەرگا دەکرێتەوە ئەگەر خزمێک یان خێرەومەندێک لە دەرگایاندات شازە ئەو باوکە بە سۆزە کۆتایی پێهات ئەزانی چەند مەغدورن ئەزانی ناخی منداڵێکی بێ باوک هەرگیز لەبیری ناچێتەوە کە ئەو کچە سۆزی باوکێک نییە لە ئامێزی بگرێ وتی 4 ڕۆژی ما بووە جەژنی ڕەمەزان مامۆستا کابرایەکی خێرەومەند هات بۆ ڕادیۆ یەکگرتووی سلێمانی بۆ بەرنامەی خەندەی نازداران وتی من لە ڕادیۆ لە سیارەکەمدا ڕادیۆم کردەوە ئەو ڕادیۆی ئێوە بوو وتاری مامۆستا فڵان کەسی لەسەر بوو ناوی بەندەی هێنابوو باسی منداڵی هەتیوی کرد من کابرایەکی دەوڵەمەندم
زەکاتی ئەم ساڵم بە پوختی داوە و سەرفترەم داوە، بەس وەڵڵاهی لە خەیاڵمان نەبوو خێرێکی گەورە بکەم کە ئەو وتارم لە ناو سیارەکەما گوێ لێ بوو ڕادیۆکەم کردەوە، دڵ و دەروونمی هەژاند، هاتووم بۆلاتان وتی ئەو توێتی ئەوم بەسەر زمانە هاتۆ لێی پەشیمان نیم. 400 منداڵی بێ باوکم بۆ دەستنیشانکەن، 400 منداڵ، پارەکەش نەک خۆتان لەگەڵیان بچن، بیدەن بەدایکیان بە تێر و تەسەری، منداڵەکانی بەرێتە بازار، هەرچی پێداویستی جەژنە، کام جلەی گرانبەهایە، کام پێڵاوی دڵی پێخۆشە، کام پێداویستی و نانی جەژنە، هەمووی لەسەر حیسابی من. موچەی 1 ساڵی داهاتووشیان تا دەچینەوە ڕەمەزانی داهاتوو ناتوانم زیاتر لەوە وعد بدەم، هەمووی لەسەر حیسابی من. واللهی خەیاڵی ئەو خێرەم نەبوو کە ئەو ڕادیۆیم کردەوە، ئەو وتارەکاری لێ کردم. ئەزانی ئەو کەسەی کە ئێمە خوا بەویستی خۆی بە ڕەحمەتی خۆی بەویستی خۆی لێمان قبوڵ دەکا، ئەوەی کە ڤیدۆکەی کردووە کامێرامانەکە، ئەوەی مۆنتاژی کردووە، ئەوەی بڵاوی کردوێتەوە، ئەوەی لە ڕادیۆکە لێی دەدا، ئەوەی کاری پێدەکە، ئەم زنجیرەیە هەر هەمووی دەچێتە پاڵیەک. تۆ هیچ نەکردووە لە ماڵی خۆتا دانیشتووی، ئەو 400 منداڵی بێنازی بەخێو کردووە، موچەی 1 ساڵی بۆ دابین کردوون، هەموو ئەمانە تێیدا بەشدارن. مەجای خێر بەڕێزان زۆر فراوانە، وەکو مەجای شەڕ فراوانە. ئەی ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە مەجای خێر بۆ خۆی دەکاتەوە. ئیمامی شافعی هەموو جا دەیفەرموو ئەو عیلمەی کە بە دنیادا بڵاوم کردەوە و تا قیامەت ئەم هەموو میلەتی کوردی ئێمە بە گەلانی تری جیهانیش دەسەم مەسەبی ئیمامی شافعی عیبادەتی خوا دەکەین، بەس وەکو نوێژ و ڕۆژ و ئەوانە. فەرمووی وەڵڵاهی لە قیامەتە هەر هەمووی کەسێ لەگەڵ ما بەشدارە کە کەس نازانێ ناوی چیە، وتیان چییە؟ وتی کابرایەکی بازرگانە. هەموو جا دەهادێک و محەممەدی کوڕی ئیدریس تۆ خەریکی خوێندن و عیلم و زانست بە پارەش لە من کاسبی بازار دەکەم و خوێندەواریم نییە، تۆش عیلم بڵاوکەوە. ئەزانی ئەو دوانە لە قیامەتە وەکو یەکن لە دیوانی خوادا، ئەو بە پارەکەی ئەو بە عیلمەکەی. ئیمامی ئیبن تەیمیە کە خاوەنی مەجموع فتاوە و منهاج السنە نەبەویە ڕەحمەتی خوای لێ بێ، کە هەزاران هەزار خەڵکی لە عەقیدەی شیرک و ئەوانە ڕزگار کردووە و ئێستاش کتێبەکانی بە نرخترین کتێبن کە ئینسان لە خزمەتیاندا بێ. فەرمووی وەڵڵاهی هەموو عیلمی من خۆی ناوی تەقیەدینە بۆ شەرەفەدینی برام دەگەڕێتەوە. شەرەفەدینی برام کاتی خۆی نەیخوێن، ئەهلی بازار و کاسب بوو، بەڵام بە من دەیگوت تەقیەدینی برام تۆ خەمی پارە و بازارن نەبێت، تۆ بەس خەریکی عیلم و زانست و نووسین بە، هەموو ژیانت لەسەر من خەمی هیچ نەبێ، هەموو پارەکان لە بەدەستی خۆتدایە. ئەزانی ئەو نەخوێندەوە لەگەڵ ئەو عالمە گەورەدا لە قیامەتە تای تەرازویان وەکو یەک پڕ دەبێ. بەڕێزان دەکرێت تۆش هەوڵ بدە لەم دنیایەدا و ئاثارەهم بە مردنی خۆمان کردەوەکانمان کۆتایی پێنەیە. یەک کەس بڕیار بدە لەم ڕەمەزانەدا کە ئەهلی نوێژ و جومعان بیهێنە لەگەڵ خۆت. یەک کەست پێ نایە، پێشمەرگەیە، ئاسایشە، پۆلیسە، فەرمانبەرە لە دایرەکەت، ئەهلی بازار و کەسابەت و دوکانەکەیە. ئەزانی ئەوە هەتایە تا منداڵەکانی شەکەم باوکە نوێژ نەکرد بێ منداڵەکانیش فێری نوێژ نابن، کە ئەوت فێری نوێژکرد منداڵەکانی داهاتووشی فێر دەبن، هەمووی دەچێتە سای تەرازۆکانی کردەوەکانی تۆ یەک نوێژت کرد، یەک قسەی خێرت کرد، بەڵام ئەو هەموو هات بڕیار بدەین بەویستی خوای گەورە زمانمان بپارێزین لە وشەیەک کە شەڕەکەی نەبڕێتەوە، بەکاریشی بێنین لە وشەیەک کە خێرەکەی نەبڕاوە بێ. خوا هیدایەتی هەموو لایەکمان بدەیت. یا ڕەبی خوا بە گەورەی خۆت ڕەحممان پێ بکەی. پەروەردگارە ئەو زمانەمان لەسەر خێر ڕابێنە، خوای قفڵێکی لێ بدە کە نەبینە مای شەڕ بۆ خۆمان و بۆ خەڵک. یا ربی خوای ئەوانی خراپەکارن هیدایەتی ئێمەش و ئەوانیش بدەیت. یا ربی خوای پەروەردگار ئەوانەی نەخۆشن شیفای بە خێریان بدەیت. خوای ئەو نەخۆشانەی بە کوڵ و بە دڵداوای دوعای خێر لە دەست بە دەست نوێژانی ئەم مزگەوتە و مزگەوتەکان دەکەن، خوای شیفای نەخۆشەکانیان بدەیت. خوای ئازاریان لەسەر لابەری، خوای ئاواتەکانیان بێنێت جێ بەدەستەر خێر. یا ربی خوای دەرگای ڕەحمەتی خۆت لە هەموو لایەکمان بکەیتەوە. یا ربی خوای ئەم کوردستانەمان خوای لە شەڕی خراپەکارانی دەور و بەرمان پارێزی. خوای ئەم بەرپرسانە ناعادلانەی خۆشمان بە ئاگا بێنێتیەوە کە کەسی نییە ئەم میلەتە ئەوانیش لەناو خۆدا هیچ کە نەمانچەوسێنەوە، بەزەیەکیان بەدین و ژینی ئەم خەڵکەدا بێتەوە. خوای هیدایەتی هەموو لایەکمان بدەی، عاقبەتمان بەخێر بجارێ. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.